11 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئازادکردنی مەخموور و گەڕانەوەی ئاسایش بۆ شاری هەولێر لەسەر دەستی دژە تیرۆری یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمڕۆ شاید حاڵی داستانێکی کەوتن و هەستانەوەین. دروست 11 ساڵ لەمەوبەر 88 پێشمەرگەی دژە تیرۆری یەکێتی لەسەر ئەم خاکە چیرۆکێکیان بە خوێنی خۆیان نووسیەوە. دوای کارەساتی کەوتنی شەنگەل تارمایی ڕەشی داعش بە خێرایی بەرەو کوردستان کشا بەهۆی پاشەکشەی پێشمەرگە مەخموور بەبێ بەرگریەکی ئەوتۆ کەوتە دەستی تیرۆرستان و مەترسیەکی ڕاستەقینە لەسەر هەولێری پایتەخت دروست بوو کە ترس و ئاوارەی لێکەوتەوە. بافڵ جەلال تاڵەبانی خۆی سەرپەرشتی هێزێکی گەورەی دژە تیرۆری کردو گەیشتە هەولێر. پەیامیشیان ڕوو بوو ناهێڵین هەولێر بکەوێ بڕیاردرا لە بری بەرگری هێرشی پێچەوانە بۆ ڕزگارکردنی مەخموور بکرێت. دیمەنی هێزەکانی دژە تیرۆر کە لە هەولێرەوە بەرەو مەخموور بەڕێکەوتن سامی گەورەی خستە دڵی داعش و هەموو خەڵکی کوردستانیشی دڵخۆش کرد. کلیلی ڕزگارکردنی شارەکە کۆنتڕۆڵکردنی سایلۆ ستراتیژیەکە بوو کە قەناز بەدەستەکانی داعش داگیریان کردبوو. هێزی دژە تیرۆر وەک یەکەم هێز شەڕێکی قورسیان بۆ گرتنەوەی دەست پێکرد. لەم داستانەدا و دوای شەهید بوونی 3 پێشمەرگەی ئازا سایلۆکە کۆنتڕۆڵ کرایەوە کە وڕەی داعشی بە تەواوەتی ڕووخاند. دوای گرتنی سایلۆ قارەمانانی دژە تیرۆر بە سەرپەرشتی بافڵ تاڵەبانی تەواوی مەخمووریان پاکردەوە. بەمەش نەک تەنها مەخموور ڕزگار کرا بەڵکو هەڕەشە لەسەر هەولێریش کۆتایی پێهات. ئەمڕۆ داستانی مەخموور سیمبولی ئازایەتی قوربانیدان و یەک ڕیزیە لە سەختترین کاتدا چیرۆکی شارێکە لە خۆڵەمێشی تیرۆرەوە هەستایەوە.